ئەگەر شەهید سەردەشت ئەگەر شەهید سۆران لە چەند ساڵی ڕابردوو بەس بە نووسینەکانیان خەباتیان کرد شەهید کاوە قائیدێکی مەیدانیش بوو سەرپەرشتی چەندین خۆپیشاندان مانگرتن ناڕەزایەتی تا ئاسی ئەوەی بە تەنیا قیادەی دادگاکانی لە قەڵەم فرۆشەکان لە مافیاکان دەگرت بۆیە کاوە تایبەتمەندێکی هەیە لە تەک ئەوەی کە شەهید سەردەشت و شەهید ئۆکۆ جیلە گەنجەنوێ ئێستا لە کوردستان پێگەیشتووە حیزب ویلایەت لە ئاسی ئازارەکانیان نیاوە ئەوان بە گیانێکی زۆر شۆڕشێری پاک خەبات دەکەن توانیانە تەکانێکی باش لە خەباتی ئازادی خوازی بدەن ئەو گوتبنیانەیەمە ئەو ناڕەزایەتیانەیەمە تا ئاسی پاشەکشانەی پارتی وەچێتی لە چەند ساڵی ڕابردوو جیاوازێکی زۆر گەورەی هەیە من نامەوێت زۆر قسام بکەم لەبەرەوەی کۆمەڵێک برادەر هاتینەوە بەشیان لە کوردستانی شاتینە دەیانەوە قسە بکەن بەڵام سەرەتا کاک نەزمەی غوڵامی تەندروستی باش نییە هەر لەبەر خاتری ئەوەی عەزیز هاتیە ناتوانێت سرود بڵێ بەڵام نەهات بە ڕەنگی لێکدانەوەی بکەی بۆ دەکرا بۆیە کاک نەزمات سەحەتی تەندروستیتەوە نییە هەردێتن قسە و ئەوەی خۆی لە ساڵیادی شەهید کاوە گەرمانی دەکات فەرموو کاک نەزمات ئازانەوە خۆشەویستانە وڵاتان بەخێر بن زۆر سوپاس بۆ وەفاداریتان بۆ مافی مرۆڤ و دموکراسی مەقتان خۆش بوو لێرە سرود و بەجوانی تاکی کاوەوە هەموو کەسانی کە لە ڕێگەی ئازادی و دموکراسی و مافڕەوەکانی گەلی کۆیدا گیانیان بەخکرد پێشکەشکەن بەڵام بەهۆی ئەو کە سەرما و خوار بۆ ناتوانن چەند قسەتان پێشکەشەکەم لە ڕاستیدا ترێری کاوە گەرمیانی و کەسانی وەکو کاوە تاوانێکی مرۆڤیە کورد خۆی قوربانی تورێرە لە ڕاستیدا ئەبینین ڕۆژانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشەکانی تر ڕۆژنەمەوانی کورد ئەکوژوی ئەدامەکرد بێتوانەکرێ من هیوادارم ئەو ڕێکخراو مافی مرۆڤانە هەڵ بدەن بۆ شتی ئاوا کۆمەلگای کوردستان هەزارها شەهیدی داوە چاوەڕوان لە ڕۆژێکی وای ناکرد کە قەڵەمی ئازاد لە ماڵی خۆیان ترێر بکرێ و هەروەها وەزارەتی دادوەرەکان هیوادارم تۆزە جەسوور بن ئەو کێشانەی کە ئاواتێتە پێشەوە مەسەلانە بە دواچوونی بکەنێ محکومی بکەن لە ڕاستیدا هەرچەند ئێستا کوردستان باشووری کوردستان کۆمەلگایکی حزبیە دەسەڵاتی حزبی زاڵە بەڵام ئەو وەزارەتی ئەو دادوەرەکان چێ ڕێڵێکیان هەیە من وەکو هونەرمەندی دیسکرد داواکەم تاوانی وا مرۆڤی لە کۆمەلگای باشووری کوردستان لە هیچ کۆمەلگای تاقیبین نەکردووە تاوان ئینسان ئازادی خوازەکان لەکەن بە دواچۆن بکەن بۆ ئەو بەزێترین کات تاوانبارانی بکوژی کاو گەرمیانی ڕۆژنامەوانەکانی تر بدرێنە دادگا زۆر سپاسانەکەم بژی کورد بژی کوردستان زۆر سپاس بۆ کاکە نەزما کە بەو تەندروستیەوە هات بەشداری کرد هیواداری نمونەی هونەرمەندانی تریش لە هەر لەسەر مەسەلەی نیشتیمانیەکان قسە نەکەن هونەرمەندانی کورد مەسەلەی ئازادی دادپەروەری کۆمەڵایەتیش بێنە مەیدان ئەوانش بەشێکن نەو کۆمەلگایە زۆر سپاس بۆ کاک نەزمە بەناوی هەموو حزب و ڕێکخرا و ئێوە کە ئامادە بوو کاک نەزما نمونەی زۆر بێت هاوڕێیان ئێستاش بە خاتوو ئەمینە کاکە باوە بە ناوی پارتی چەپی سویدەوە وتەیەک پێشکەش دەکاتن با بفەرمووی Slau haurean Ivaretan Bash. Hej alla vänner, välkomna till den här demonstrationen. Jag tackar så himla mycket Kadir Nader och alla er vänner, socialister, kulturaktivister, journalister, ni som har kommit från andra städer, ni som har kommit från Kurdistan. Det är jätteviktigt med yttrandefrihet och demokrati, skrev jag igår på Facebook, att det är de grundpelarna som vi, särskilt kurder, har kämpat i hela vår egen historia. För att vi har blivit tystade, vi har blivit förtryckta, vi har inte kunnat läsa och skriva i många av de länderna där kurder är på vårt eget språk. Vårt eget modersmål är i Iran och Turkiet och Syrien är fortfarande förbjudet. Och det är grundläggande aspekterna i mänskliga rättigheter och demokrati. Men nu när vi har
Kurdistan i 20 år, i över 20 år, fritt från de stora makterna, och det är kurderna som själva styr. Då förväntas faktiskt att yttrandefrihet och demokrati och tryckfrihet ska vara en av de grundläggande som kurderna har själva offrat. I tusentals människor, i hundratusentals människor har blivit offer just på grund av demokrati och yttrandefrihet.